لەسەر هەرکیەکان کێ مەسرور بارزانی دەباتە بەردەم دادگا، هەرکیەکان کەی بەدەنگ دێن لەسەر کەس و کاریان، توند و تیژەکانی ڕۆژانی ڕابردوو بەرامبەر هەرکیەکان. ئەو ڕاستی ئاشکرا کرد کە پارتی هەرچی چەک و تەخەمەنی ئۆتۆمبیلی سەربازی هەیە و لە ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانانی وەرگرتووە بۆ ڕووبەڕووبوونەوەی داعش بەرامبەر خەڵکی خۆی و بۆ کبکردنی دەنگی ناڕازی بەکاری دەهێنێت. ئەوەش لە ڕووداوەکانی ڕۆژانی ڕابردووی گوندی لاجان و قەزای خەبات بە ئاشکرا دەرکەوت کە چەکدارانی پارتی هامەر و باژەر و چەندین چەکیان بەرامبەر خەڵکی خۆیان بەکارهێنا تەنها لەبەرەوەی داوای هەلیکاریان کردو. بەوەشەوە نەوەستان هەستان بە ئاوەرەکردنی خەڵکی گوندی لاجان و تەقەکردن لە دانیشتوانی قەزای خەبات و ڕەشبگیری گەنجانی هەرکی کە تا ئێستاش هەرکەس لە یانگری خۆیان نەبێت بە تۆمەتی جیاجیا دەستگیری دەکەن. بەوەش ئێستا هەرکیەک کە دانیشتووی ئەمریکایە دەتوانێت داوای یاسایی لەسەر هێزەکانی ئەمریکا تۆمار بکەن بەوەی بە چەکی ئەوان و بەدەستی مەسرور بارزانی خەڵکیان ئاوارە بوون و خەڵکیان لێ شەهید کراوە و بریندار کراون و ڕەشبگیری گەنجانیشان کراوە. ئەمەش دەبێتە بەڵگەیەکی یاسایی بەهێز کە ئەمریکا لەسەر هەرکیەکان بێتە دەنگ و مافەکانیان بۆ گەڕێتەوە و مەسرور بارزانی پەرکێشی بەردەم دادگای ئەمریکا بکرێت و چیتر نەتوانێت سزای هەرکیەکان بدات و کۆتایی بە ڕەشبگیری کەس و کاریان بهێنن.